الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پێشەکی تقبل الله منا ومنكم. خوای گەورە جەژنتان لێ قبول کات، جەژنتان لێ پیرۆز کات، ئەو عیبادەت و چاکانی کە کردومانە خوای گەورە لێمان قبول کات. خۆشەویستان، لەبەرەوەی ئەمڕۆ جومعەیە بە پشتیوانی خوا وتاری جومعەشمان دەبێت، کاتان زۆر لێ ناگرین. وەکو یادخستنەوەیەک خۆشەویستان، ئەم جەژنە جەژنێکی زۆر گەورە و پیرۆزە. ئەمڕۆ کە دەی ئەم مانگەیە گەورەترین ڕۆژی ساڵە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم گەورەترین ڕۆژی دنیا یەکەم ڕۆژی جەژنی قوربانە. ئەمڕۆ لە هەموو ڕۆژێ گەورەترە. سبحان الله، هەم جومعەیە و هەم جەژنە. بۆیە ئینشاءالله هەوڵ بدەین لەم ڕۆژە پیرۆزانەدا عیبادەت و خواپەرستیمان کردووە، پێشتریش بەردەوام بینە سەری. خۆشەویستان، لەگەڵ خێزانی خۆتانە دەگەڕێن، لەگەڵ کچی خۆتانە دەگەڕێن، دەستان خۆش بێ. بەڵام با خێزان و کچەکانتان پۆشتە بن. یعنی بەڕاستی بەداخەوە دەبینین ئافرەتان زۆربەیان لە خوا ناترسن و پیاوەکانیشیان بەڕاستی زۆر خراپن. خێزانی خۆیان ئیهمال کردووە، لەچکی بەسەرەوە نییە، جلێکی تەسک و تەنک لەبەر دەکات، لاشەی بەدەرەوە، سنگی بەدەرەوەیە. بەڕاستی ئێوەش بۆ قیامەت تاوانبارن، لە ڕۆژی قیامەتە خوای گەورە دەتان وەستێنە و محاسەبەتان دەکات. بۆیە بۆ دڵخۆشمە ببەتەوێ بەم شێوەیە بیتە کەسێکی ڕۆشنبیر و مسەقەف. ڕۆشنبیر بی، عەشایر بی، خوێنەوار بی، نەخوێنەوار بی. ڕۆژێک دێت خوای گەورە دەفەرمێ وەقیفوهم ئینەهم مەسئولون، بیان وەستێنن چونکە ئەمانە بەرپرسیارن، محاسەبە دەکری. خێزانت سافیرە بوو بۆ دەستیت نەگرت، بۆ ڕێگەت پێدا. خێزانت نوێژی نەکرد، بۆ ڕێگەت پێدا. کەواتە ڕۆژێک دێت ئێمە محاسەبە دەکرین لەسەر خراپەکانمان، لەسەر تاوانەکانمان. بەڵام ئەوەی کە لەسەر ئێمە ئامۆژگاری خێرە بەرامبەر بە هەموو کەسێک. بۆیە خۆشەویستان، ئەلحەمدوللا خەڵکێکی زۆر هەیە ئەمڕۆ یا بەیانی یا ئەم چەند ڕۆژە قوربانی دەکات. دەستیان خۆش بێ. ئینشاءالله هیوادارم هەموو کەسێک لە ئێمە بە ئیزنی خوا هەوڵ بدەین قوربانی بکەین. وەڵڵاهی خۆم بەداخەوەندێک کەسێک دەبینیت هە لە خۆیەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکان قسە دەکات بە مامۆستایانی ئاینی. وەڵڵاهی ئەگەر قوربانی نەکەم خۆم هەموو ساڵێک بە ئێوە ناڵێم قوربانی بکەن، سوێن بە ئەڵڵاه. ئەگەر خۆم نەیکەم بە ئێوە ناڵێم، چونکە خیانەت لە خۆم دەکەم پێش هەموو کەسێک. بۆیە قوربانی بکەن. بەڵام داواکاریم لە بەڕێستان ئەوەیە کە قوربانی دەکەن گرگ نەبێ لای ئێوە ماڵێکی زۆر تەوزیعکەن. لە جیاتی ئەوەی بەشی 20 ماڵ بدەی، بەشی 10 ماڵ بدە، بەس گۆشتێ جوانی بەرێ، کوردوەتەنی بۆ ناو مەنجەڵ ببێ. پڕی مەکە لە بەز و لە چەق و لە شتی بێمەعنا، تەنها بۆی عەلاقەکە گەورەکەی تو بیدەی بە خەڵکی، بەڵام دوای خەڵکی فڕیدا. شتێکی جوان بدە بە خەڵک، با کەمتر بێ. برا بیدە بە 10 ماڵ، مەیدە بە 20 ماڵ. گۆشتێکی جوان ئەوەی کە خۆت ئەی خۆی پێت خۆشە بۆت بێ، ئەوە بدە بە خەڵکی. پڕی مەکە لە چەوری و لە کاتێکا چەورێکیشی خۆت ئامادەنی بیخۆی. ئەگەر کەسێ بۆت بێنێ ئەوەی ئەیکیتە ناو عەلاقە و خەڵ بۆت بێنێ، خێزانەکە لەوانێ فڕیدات. دەوڕا سپڵەکەی کەس نایخوا، سپڵەکەی دەکاتە 20 پارچە و هەر پارچەیەک هات ناو شتێکەوە. بۆ نمونە یعنی هەوڵ بدەن شتێکی جوان ببەخشن. خوای گەورە دەفەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون. ئێوە ناگەن بە چاکە هەتا ئەوەی کە خۆشتان دەوێ ئەوە ببەخشن. بۆیە با پوختە بێ، قوربانیەکی جوان بکەن بە پوختەیی. ئەوە گرنگە بەلاتانەوە. خاڵی سێم کە دەمەوێت باسی کەم ئەوەیە ڕۆژی یەکەمی جەژن، ئیتر ڕەمەزان بێ یا قوربان. خەڵکێکی زۆر گلەی و گازندە دەکەن. مام حاجیگیان، کاک فڵان کەسگیان، تۆ لە سەعات 8 شەو 9 شەوە خەوتوویتە هەتاک و بانگی بەیانی، دەستت خۆش بە تێرخەوی. بەڵام ئەو خەڵکە بە تایبەتی خەڵکێکی زۆرێ ئێستا ئەم شەو هەر نەخەوتووە. بۆیە مام حاجیگیان نابێ بەڵێ سەکەی کاتی خەوە. هەوڵ بدەن بەپێی قورئانیش. خوای گەورە لە قورئانە دەفەرمێت 3 کات هەیە، لەو کاتانەدا مەڕۆن ماڵ خەڵکی.
ئیلا مەگە حاڵەتی ضروریات بێت. یەکێک لەوانە ئەو کاتانی خەڵکی گەرمایە و نیوەڕۆیە و جلوبەرگی لا بردووە، ڕۆژی یەکەم هەوڵ بدەن لە بینی نیوەڕۆ و عەسردا سەردانی کۆتایی پێبێنن، ئیلا مەگە کەسێک خۆی بڵێ ناخەوم وەرم بۆ لامان. خەڵکێکی زۆر ماندووە دەخەوێ هیلاکە، چونکە ئێستا مەجاری نییە بۆ هۆی گەڕان و میوانەوە، ئیتر پێش نیوەڕە دوای نیوەڕە کەمێک دەخەوێ. ئێوەش ئەم باسی ڕۆژی یەکەم دەکەم، ڕۆژی دووەم و سێم ئاسا ئیلانەیە کابرا بەیانی سەعات 8 هەڵسێ لە خەوت 10 لە خەوڵسێ، بەڵام ڕۆژی یەکەم خەڵکی ماندووە تکاتان لێ دەکەم خەڵکێکی زۆر گلەی گازندەمان لێ دەکەن. بۆیە ئینشاءڵڵا سەیری خۆت مەکە، سەیری ئەو بکە خەڵکێکی زۆر هەیە نەخەوتووە. ئاداب فێر بین، فێری جەژن بین، جەژن بەڕێزەوە بەڕێ بکەین بە ئیزنی خوا. کاتێ بڕۆین بۆ ماڵ خەڵکی پێی خۆش بێ. وەڵای ئەمڕۆ خەڵکی نیوەڕۆ بەعام گشتی خەوتووە، زۆربەی ماڵەکان زۆربەی خەڵکی ئیلا مەگە کەسێک پێشتر دەستی خۆی وەشاندە بێ. بۆیە تۆ کە خۆت تێرخەوی معنای وانەیە کابراش بەرامبەرشت تێرخەوە. هەوڵ بدەن ڕۆژی یەکەم دووبارەی دەکەمەوە بینی نیوەڕۆ عەسر خۆتان بپارێزن. ڕۆژی یەکەم بۆ ئینشاءڵڵا ئەو خەڵکە ئیسراحەتێ بکە، چونکە هەتا شەویش ناتوانێت تا درەنگ بخەوێت. بۆیە کاتان زیادتان ناگەم، چونکە ئینشاءڵڵا جومعەش وتارمان دەبێ بە ئیزنی خوا. یا ربی خوای لە گوناهکانمان خۆشبی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆشبی. یا ربی خوای ئەم جەژنە بکەیتە مای خەیر و خۆشی بۆ هەموو لایەکمان. خوایەگیان لە دەرد و بەڵا وڵاتمان بە دوورکەی، خۆمان بە دوورکەی. خوایەگیان دڵخۆشمان کەی. خوایەگیان ئێستا کۆمەڵە مردوویەکمان هەیە، کۆمەڵە خۆشەویستێکمان هەیە لە ژێر خۆڵدان. یا ربی خوای لیان خۆش بە. یا ربی خوایە گۆڕەکانیان پڕکرد لە خێر و خۆشی و بەرەکەت، بیکە بە باخێک لە باخەکانی بەهەشت. یا ربی خوایە ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنی بەسەر ئازیزەکان و خۆشەویستەکانمانە کە لەگەڵ ئێمەدا جۆشن ناکەن. ئینشاءڵڵا لە بەهەشتان بە ئیزنی خوا. خوایەگیان لیان خۆش بە، لە ئێمەش خۆش بە. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين. جەژنتان پیرۆز بێت دووبارە.